جیاوازی نێوان دیکتاتۆری و دیموکراسی بوون لە حکومڕانیدا چییە و درێژکردنەوەی تەمەنی کابینەیەک لە دوای یەکەکانی هەرێم لە مێژووی حکومڕانی کام وڵاتی دیموکراسیدا بوونی هەبووە. بە بڕوای شارەزایانی مێژوو، عێراق و تەنانەت وڵاتانی تریش درێژکردنەوەی تەمەنی کابینەی حکوومەت لەژێر هیچ پاساوێکدا ڕێگەی پێنەدراوە، هەرچەندە وڵات لە شەڕ بوو بێت یان سەرۆکی وڵات بەناو کاریزما بوو بێت، بەڵکو لە پێش تەوابوونی 4 ساڵ هەڵبژاردن کراوە لەگەڵ بوونی هەر قەیرانێکیش حکوومەت هەڵوەشاوەتەوە و حکوومەتێکی نوێ پێکهێنراوە. بگرە زۆر جار لە مێژووی ناوچەکە و جیان و لە عێراقیشدا نمونەمانەیە کە ئەسڵەن کابینەکان ماوەی خۆیان تەواو نەکردووە. بەلەوەی کە ماوەی یاسای 4 ساڵ تاوە کابینە هەڵوەشاوە و کابینەی نوێ پێگاتەوە یاخود هەڵبژاردنی پێشوەخت کراوە. بەڵام بەداخەوە لە وڵاتانەی یاخود بڵێن لە هەرێمی کوردستان کە ئامان فەلسەفەی حکومڕانی بریتی نییە لە خزمەتکردنی خەڵک و هاوڵاتیان و خزمەتگوزاری و دابینکردنی ژیان و ئاسایش، بەڵکو پێچەوانەکەی بریتێ لە قۆڕەخکاری و فەرزکردنی هەژمونی حیزب بەسەر خەڵک و هاوڵاتیاندا و لە بەرژەوەندی چینێکی دیاریکرا و حیزبی یاخود حیزبی دیاریکرا بەکاردێنرێ ئەبین هەمیشە نەک لەوادە یاسایی خوانای حکومەت هەڵناوەشێتەوە حکومەت نوێ پێک نایە، بەڵکو ماوەی پەرلەمان و ماوەی حکومەت درێژەکەنەوە. لەژێر ناوی دیموکراسیەت 8 کابینە 27 ساڵە حکومڕانی هەرێمیان بەڕێوە بردووە کە شەخصەیە زیاتر لە 15 ساڵ و چەند کابینەیە کە سەرۆکی حکوومەتە و نە بە دیموکراسیەت وازدەهێنێت و نە بەبوونی دەیان قەیرانی پڕوکێنەریش کە خەڵکیان لە لێواری مەرگ نزیک کردووەتەوە. ئەڵقوو بە پێچەوانەوە لە وڵاتە دیموکراتەکانە ئەو کەسانەشی کە زۆر گرنگن، زۆر بایەخدارن، خۆیان بۆ خۆیان ڕێگە نادەن دیموکراتیەت خوار بکرێتەوە لەبەر ئەوان. لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکی ئاساییان ناژین، لە وڵاتێکی دەستوریان ناژین، لە وڵاتێکی دامەزراوەییان ناژین، لە وڵاتێکە ئەژین کە هێزەکانی بەڕاستی بڵین، هێزەکانی میلیشیای دوو حیزبەکان و دەسەڵاتە ئەمنیەکانی هەر بەو شێوەیە، وەزارەتەکانی هەر بەو شێوەیە و هەموو دام و دەستگاکانی بەو شێوەیە دابەش کراوە لە نێوان دوو حیزبە. لەبەرەوەی ئێمە وڵاتێکی دەستوری و دامەزراوەیی نین، هۆکارەکەش ئەوەیە کە دەموچاوەکان هەر هەمان دەموچاون و سیستمەکە هەر هەمان سیستمە و گەندەڵیەکە هەر هەمان گەندەڵی جارانە، ینی هەڵبژاردنەکان هیچ گۆڕانکاریەک دروست ناکەن. بە بڕوای شارەزایانی سیاسی، حکومڕانانی هەرێم بە ماسکی دیموکراسیەتەوە دیکتاتۆرانە کورسی دەسەڵاتیان گرتووەتە دەست. هەر بە یاسا و دیموکراسی هێندەی تەمەنی دیکتاتۆرەکان تەمەنی کورسیەکانیان درێژ دەکەنەوە و هێندەی ئەو دیکتاتۆرانش خزمەتی خاک و خەڵکیان نەکردووە. بە جۆرێک لە دوای 8 کابینەی تەمەن درێژ گەورەترین بەرهەمی ئەندازیاریان قەیرانی دارایی و قەیرانی ئاو و کارەبا و دەیان قەیرانی تری کەڵەکە بووە کە وای لە خەڵکی کردووە ڕۆژانە ئاوات بۆ کفندزی پێشوو بخوازنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.